کچان و ژنانی ئێزدی لە کارەساتی شەنگالدا قوربانی یەکەمن و ئەوان ئێستا لە ژیانێکی گران و پڕ لە مەرگەساتدا ژیان دەگوزارێن و بوونەتە نێچیری دەستی داعش و هەڕۆژە و چیرۆکێک دەبیستین لەو کچانەی کە هەڵهاتوون لە چنگی داعش. لەم خانۆدا دوو کچ هەیە کە ئێزدین و لە دەستی داعش ڕزگاریان بووە کە سوکاریان هەرێکیان بە بڕێک پارە کڕیوەتەوە. بۆیە دەمانەوێت لە زاری خۆیانەوە ئەو چیرۆکە ببیستین. مامەڵەکردنی داعش لەگەڵ کچانی ئێزدیدا لەسەر بنەمای بوونە موسڵمان و هاوسەرگیریە، کڕین و فرۆشتنیش هەر لەسەر ئەو بنەمایەیە. ئەوە وتە یەکێکە لەو دوو خوشکەی کە لە ژێر دەستی داعشدا هەڵاتون. ئەو کچە ئێزدیە دەڵێت داعشێکی ئوسترالی کە نازناوی ئەبوو زەرقاوی لە خۆی نابوو بە 15,000 دیناری عێراقی کڕیوێتی تا ئەویش بە ئەمیرەکانی بفرۆشێتەوە. لازم ساداوان بکەن هەس ئەبەدی نابکەفمیان هەڤالن هەموو دەرکەون وزگەلە هەڤالن مەموو ڕقادرن ئەتاسوان نەبینە بەس مەتەح نابمە وچەند ئەڤالێ مەمول گرتینە و هەموو دەستێم هەموو گاش دەستێم قوتکردن و هەموو برن مالادا وچەند هەموو زاوە جاندنم زۆرە وتگوتنیا هون بسلمان ببن و هون نمێژێ بکەن. یەکێکی تر لەو کچانەی ڕزگاری بووە لە دەستی داعش پێوتین کە دوای کارەساتی شەنگال لە شەقامێکدا داعش ئەوی گرتووە و نزیکەی 4,000 کەس دەبوون. دواتر 150 کچیان جا کردوێتەوە و بردویانە بۆ سووریا. لەو 150 کچەش دوجار 15 کچیان جا کردوێتەوە و ئەویان بە داعشێکی سعودی فرۆشتووە. هەرێکە 15,000 فرۆشتن و دوازە عاندن نەفسا گازین و دوازە عاندن دوازە عاندن وێدرێ تگۆ زەواجێ وارە و تگۆ بتان ما بسلمان ببن ما گۆم بسلمان نابن و چاوەگریان بسلمان نابن هەتان چەندی گۆتن ما گۆم بسلمان نابن. ئەو دوو خوشکە کە بەجیا دەستگیر کراون و بەجیاش ڕزگاریان بووە ڕویان کردوتە تورکیا و کە سوکاریان کچێکیان بە 5,000 دلار و ئەوەی تریشان بە 3,100 دلار وەرگرتوێتەوە و ئێستا لە شاری سلێمانی لەگەڵ کە سوکاریاندا دەژین و دایک و برا و براژنێکی ئەو دوو خوشکەش لە چنگی داعشدان. ئەم دوو کچە ئێزدیە کە تەمەنیان 15 ساڵ و 19 ساڵانە یەکێکن لەو هەزاران کچانەی کە قوربانی دەستی داعشن. ئەوان دەڵێن داعش ئێمەیان تەنیا بۆ هاوسەرگیری و کارەکەری دەوێ. دەژڵێن کڕین و فرۆشتنمان پێوە دەکەن و بارودۆخی کچانی ئێزدی لە ڕووی دەرونیەوە زۆر خراپە. هەر بۆیە داواکارن لە کۆمەڵی نێودەوڵەتی بەهانای کچانی ئێزدیەوە بچن کە ئێستا بە هەزاران لە کچانی ئێزدی لە ڕقەی سووریا لە ژێر چنگی داعشدان. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.